ئەمڕۆ باسی گرفتی گرژی کۆڵۆنەکەین و ئەو خواردنە پەیوەندیدارانە چین کە هەندێک جار ئەو کەسانێک کە گرژی کۆڵۆنیان هەیە زیاتر پێی ناڕەحەتە بن بۆ مەبەستە میانداری بەڕێز دکتۆر سەرکەوتمان کردەوە کە پسپۆڕی وردی هەیە لە نەخۆشیەکانی هەرچوو جگەر و هەناوبینیە. دکتۆر بەخێر بیت، گرژی کۆڵۆن چییە؟ ئەم ناوە بۆچی وای پێوترێ؟ سپاس کۆژەمبانی هەموو لای باش. لە ڕاستیان نەخۆشی گرژبوونی کۆڵۆن نەخۆشیەکی باوە لە ناو خەڵک ئەتوانین بڵێن بە ڕێژووی لە سایە 5 بۆ لە سایە 7 خەڵکی تووشی ئەبێت. عادەتەن ئەم نەخۆشیە لە هەموو تەمەنە جیاوازەکان ڕۆیات، بەڵام ئەوەی کە زۆر تووشێ بە تەمەنی 20 بۆ 40 ساڵیە و لە ڕەگەزی ئافرەتان و ژنانە زۆرترە و بە تایبەتر لە کەسی سپی پێستا و زۆرتر لەو کەسانە زۆرە کە باری دەرونیان ناجێگیرە یا خودکێشی دەرونیان هەیە، بێکردنەوەیان زۆرە و لەو بابەتەوە تێوەگلاون. دواتر ئەم نەخۆشیە گرنگە نەخۆش هەندێک شت دەربارەی بزانێت، ینی نەخۆشیی مەترسیدار نییە، نەخۆشیە کە بەرزونیزمی تایە بە تێپەڕبوونی کات و بە تێپەڕبوونی زەمن و گرنگترین شت لە نەخۆشی گرژبوونی کۆڵۆنا ئەوەیە نەخۆش تێبگام نەخۆشیە قابلی تەشەسەندن و قابلی بەرەو پێشچوونی خراپی نییە. واتە ئەکرێ کەسێک گەژی کۆڵۆنی هەبێ و ژیانێکی ئاسایش بژێ؟ بە تەکید وایە، بەڵام بەداخەوە ینی ئەم نەخۆشیە لەبەرەوەی بنەمای چارەسەرەکەی پێویستی بە لێکتەگەشتنێکی زۆر توند هەیە لە بینی پزیشک و نەخۆشە. زۆر جار نەخۆش قەنەعەتی بە نەخۆشیەکەی خۆی نیە، ئەڵێ من نەخۆشیەکی مەترسیدارم هەیە. لە کاتێکا کامەوان نییە بەڕاستی، چونکە خۆشبەختانە گرژبوونی کۆڵۆن نەخۆشیەکی بێکێشەیە بە مەرجێک نیشانە مەترسیدارەکانی تێدا نەبێت. باشە دکتۆر، نیشانەکانی گرژی کۆڵۆن چییە؟ چۆن هەستی پێکرێت؟ بەڵێ خۆی کۆمەڵی نەخۆشەکانی کوندامی هەر سوچگەر تقریبان لە ساڵی 2020 بۆ 21 جارێک ترسە لە نوێ هەستا بە پێناسەکردنەوەی نەخۆشیە و داڕشنەوەی ئەبێ نەخۆشەکە ئازاری بەشی خوارەوەی سکی هەبێ، هەندێک جار بەشی سەرەوەیە، زۆرینەی کات بەشی خوارەوە. ئازارەکە لە هەفتەیەکە بەلانی کەم ڕۆژێک و ئازاری هەبێت، باشە، و ئازارەکە پەیوەندێکی ڕاستەوخۆی هەبێت لەگەڵ دانیشتنی نەخۆشەکانی پاکبوونەوەی ڕێخۆڵێ بزە پاکبوونەوەی ڕێخۆڵێ. جاری وا هەیە قەبزی هەیە، جاری وایە سکچوونی هەیە، هەندێک جار ئاوساوی سکی و غازاتی لەگەڵا، هەرچەندە ئەمە نیشانەیەکی سەرەکی بۆ دەستنیشانکردنی نەخۆشەکە نییە، بەڵام پەیوەندیشی زۆری لەگەڵا هەیە. کۆمەڵێک نیشانی تریشی هەیە کە بەدەر لە کۆڵۆن و ڕێخۆڵا دەرەکەوێت. بۆ نمونە ئەو نەخۆشانە عادەتەن ئازاری پشتیان هەیە، ئازاری ماسوولکەکانیان هەیە، بێهێزن، بێتاقەتن، سەرێشەیان هەیە، ئافرەتان لە سوڕی مانگانە ئازارێکی زۆر توندیان هەیە. زۆر جار نەخۆش ئەوەندە ئازاری شوێنی تری هەبوو وایزانیوە کێشەی ترە پەنای بردوتە بەر زۆرینەی دکتۆر. خۆی نەخۆشی گرژبوونی کۆڵۆن بەوە ئەناسرێت و ئەم نەخۆشانە لە ڕووی تەنانەت کۆست و ئیکۆنۆمی و لە ڕووی باری داراییانە ئەوەندە فەحس و دکتۆرەکەن خەرجێکی زۆران لەسەرەکەوێت. تەنانەت کارەگاتەوەی جاریوە ئەمەلاتی بۆ کرێ ئەمەلاتێکە نەشتەرگەریکی پێویست نییە، گومان کراوە کە خوانە خوازڕی خۆڵە چۆرە یاخودگرێکی ژنانەیە لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی دەرونەوە تاواو پێی تێک ئەچێن، یانێ ئەگاتە ئەوەی هەتا لە کۆمەڵی ئەمەریشی بە نەخۆشەکانی کۆندامی هەر سوچگەر ئەڵێ بە جۆرێک تەسیرە کاتە سەر نەخۆش وەکو نەخۆشی شەکرە، وەکو خۆناغی کۆتایی سزبوونی گورچیلە کاریگەری هەیە، ینی ئەوەندە تەسیری تێکە. زۆربەی نەخۆش ئەوانەی کە بەتابەت سکچوونیان هەوایان لێ ناتوانن میوانی بکەن، لەبەرەوەی زۆرجار زوو پێویستی بە تەوالیەتکردن ئەبێت، زۆرجار لە داوەتکردن و لە مناسەبات دوورەکەوێتەوە، بەردەوام لە دەواما دوا ئەکەوێت، کێشەی هەیە، ئازاری هەیە پێشێ بەسکیە. باشە، ئەو نەخۆشانی کە تووشیم حاڵەتە بن چێش داوەزینیان لەگەڵا یاخود لە پیسیکردنا خوێنیان لەگەڵا شتیوا هەیە؟ پرسیارێکی زۆر گرنگە. گرنگترین خاڵ بۆ ڕوونکردنەوەی ئەم پرسیارە ئەوەیە کە ئایا ئەو نەخۆشی کە لە ناو خەڵکە باوە بە گرژبوونی کۆڵۆن ئایا پێناسەیەکی تەندروستە لای خەڵکو لای پزیشکانیش؟ مناڵم نەخێر بەداخەوە، چونکە زۆر نەخۆشی تر بەداخەوە دەستنیشان کرا بە گرژبوونی کۆڵۆن لە کاتێکا کە نیشانەی مەترسیداری تیابوو، لەوانە بۆ من نەخۆشمان نەبووە بۆ ماوەی دێها ساڵ پێی وتراوە تۆ گرژبوونی کۆڵۆنت، دواتر دەرکەوتۆ نەخۆشی تری هەبوو. بۆیە بەبوون و بە بوونی هەندێک نیشانەی مەترسیدار لە نەخۆشە ئەم نەخۆشیە تەشخیصەکەی دوورەکەوێتە، لەوانە دابەزینی کێشی نەخۆش بەبێهۆ
نەخۆش ناکرێت 10 کیلۆ دابەزی بێت بەبێهۆ بەبێ ڕێچوون بەبێ ڕاضە تۆ پێ وڵات تۆ گرژبوونی کۆڵۆن دەهێت بینینی پیسایی لە خوێنە با بڵێن ئەفغان بینینی خوێن لە پیساییە کە دانیشە لە تەواالێت کە پەیوەندی نەبێ بە ماسیری و خلیشی ئەمە نیشانەمە ترسیدارە کەم خوێنی بە هەمان شێوە دڵتەگەڵاتن و ڕشانەوەیەکی زۆر تەمەنی زۆر ینی تۆ کەسێک 6 ساڵە من ڕاستە گرژبوونی کۆڵۆن هەموو تەمەنەکە ڕۆیە بەڵام تۆ ناکرێ بە کەسێک 80 ساڵە بڵێ وڵا گرژبوونی کۆڵۆنت هەیە دکتۆر خەڵکیشی زۆر سەریان کردوتە سەر پاقلەمەنیەکان ئەڵێن بەوە ئامان لێ و لە هەموو دوورکەوتونەتەوە و ڕەنگە هەر مرتاحیش نەبن توانی پێمان بڵێ لە خەڵک بۆ خەڵکە گۆڕە لە یەکێک بۆ یەکیشتر یا چۆنە گرژی کۆڵۆن بەڵێ دواوی کە هەستین بە دەستنیشانکردنی نەخۆشیەکە و دڵنیا بووینەوە کە ئەمە نەخۆشی گرژبوونی کۆڵۆنە ئەو کاتە کۆمەڵێک ڕێنمایی گشتی هەیە یەکەم شت کە زۆر گرنگە patient doctor relationship ئەبێ پەیوەندێکی تونند و تۆڵ و پتە لە بینی پزیشک و نەخۆشا هەبێ ئەبێت دکتۆرەکە پزیشکەکە توانای قەنعات پێکردنی نەخۆشەکە بکەم نەخۆشی مەترسیدار نییە ڕوونکردنەوەی باشی باتێ توانای قەنعات پێکردنی هەبێ و دڵنیایی باشی باتێک ئەم نەخۆشیە مەترسیدار نیە و نای باخوانە خواست بەرەو شێرپەنجەی کۆڵۆن و ئەمانە ئەمە یەک دوو نەخۆش ئەبێت ینی ڕێنمایەکان وەکو خۆی جێبەجێەکە ڕێنمایەکان کۆمەڵێک ڕێنمایی گشتین بەڕاستی یەکەم ژەمەکانت نابێ ژەمی قورس بن باشە بمبورە پێش ڕێنمایەکان ئەمە بینەرانی خۆشەوی زاگادارکەین کە ئێستا لە ڕێی پێیجی فەرمی کورسا لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک دەتوانن پرسیارەکانیان بنووسن لە کۆمنت و ئێمە وەڵامی پێویستیان بۆ وەرگرین بفەرموو یەکەم شت ئەبێ ژەمەکانی لە کاتی خۆیان بخوات نەخۆشەیە بۆی کە لەو ئازار و غازات و پێشی ناوسکە بە دوورکەوێتەوە یەت ژەمەگە خوا و ژەمەگە پڕێن تەبەنەمە غەڵاتە وا باشترە ژەمەکان هەمووی لە کاتی خۆیان وەرگێت بۆ ژەمەکانیشی وا باشترە قورس نەبێ ژەمەکانی زۆرتر بێ بەڵام خەفیف و سووک بێت ئەمە خاڵی دوو بریتە لەوەی کە بە دانیشتنانەوە نان بخۆی تەبەنەمە قسەی خۆم نییە وا باشترە ئەوانەی کێشەکانی ئەنی ئازارەکان زۆر زۆرتونە بە دانیشتنەوەدان بخۆن و بە ئیسراحەت و بە کاتێکی زۆرتر نان بخۆن بە پەلەپەل نان خواردن کێشە دروستەکە جوینی باش بێت ناکرێت تۆ خواردنێکی زۆر لە دەم تایە و بە دوو جوینێک سەپاڵی پێوێنێ بە خوارەمە هەڵەیە بەڕاستی بە ئیسراحەت بیجووە لە ڕۆژێکە 8 بۆ 10 کوب ئاو خواردنەوە دەبێت ئەوەندە ئەمە هەمووی لە گایدلاین و لە پرۆتۆکۆڵا باسکەرە هیچی قسەی خۆم نییە نقطەیەکی تر دوورکەوتنەوە لە خواردنەوە کحولیەکان و قاوە بەڕاستی وەک خواردنەوە گازیەکانی وەکو ئەز ناکەم ناوی بەڕنگیان ئەمنی خواردنەوە گازیەکان ئەمە ئەو نقطەیەکی تریش دوورکەوتنەوە لە کۆی ئەو خواردنانی کە پێشتر خۆی پێ تێکچووە بۆ نمونە زۆر نەخۆشێتە لایە ماڵە دکتۆرمان بە خواردنی تون و ترش و سوورە و کرا و ئەمانە تێگەچم باشترە لی دوورکەوێتەوە بالفعل وایە واکە بێنە سەر جۆری خواردنەکان چی باش و چی خراپە وەکو بەڕێزت فەرمووت ئەمە کوێتە سەر بەندە بە نەخۆشەکە خۆیەوە هەندێک نەخۆش بەندێک جۆری خواردن تێگەچە هەندێکی ترانوانین ئاحتیاطی تۆ بە فاسۆلیایەکێک بەنیسک من بۆ منە بە سیرێکە بە پاس بەڵام کۆمەڵک خواردن هەیە بۆ کوی نەخۆشەکان وا باشتر لی دوورکەین لە نمونەی سەوزەواتەکان بۆ نمونە سەوزەوات و میوەهاتەکان فاسۆلیا و نیسک و نۆک و بقولیاتەکان بە شێوەی گشتی سەرچاوەیەکی بەهێزم بۆ کاربۆهیدراتی فودماپ کە ڕێژێکی زۆرانتیا و کێشی بەدهەرسی و غازات و پێچ و ئازاری ناوسک دروستەکەن وا باشترە نەخۆش یا لی دوورکەوێتەوە یا کەمی کاتەوە شیرە مەنەکان بە ئام کێشەی لاکتۆزیان هەیە کە ئەمانەش ڕاستەوخۆ هەر لە گروژبوونی کۆڵۆنە غازات و ئازار دروستەکان کەواتە دوورکەوتنەوە لە سپیایەکان بە ئام شتێکی باشە باشە لە بەڵێ پرسیارێکا تۆ ببوورامە تۆزێک ئەوانە بینەرانیش پرژیۆنە خێن ئەڵێ بەپێی تەمەەن نیشانەکانی کۆڵۆنە گۆڕێت یاخود لە گەنج و لە بەتەمەنی شەهر هەمان نیشانن لە هەموو تەمەنەکانە هەمان نیشانەی هەیە بەڕاستی بەڵامەکو پێمتی ئەبێت نیشانە مەترسیدارەکانی تیانێت لەوانی کە باسمان کرد ینی ئەشێت لە هەموو تەمەنەکە ڕووبات بەڵام بەتایبەت لە کەسی گەنجە ڕوایەت باشە پرسیارشترڵێ خواردن کۆڵۆن دروستەکە گرژی کۆڵۆن یاخود گرژی کۆڵۆن لە کەسەکە هەیە و خواردن خراپترێکات خۆی ئەبێ گرژی کۆڵۆنە کەسەکە هەبێ و خواردنەکە پێی تێکچێت تەبان گرژبوونی دەماری کۆڵۆن نەخۆشیە کەوانی پێناسێک کە زۆربەی تەکستەکان کە تعریفیەکەن ئەڵێت گەت برین disorder relationship ینی پەیوەندیەکی تونند و تۆڵی لەگەڵ مێشک و دەروون و ڕیخۆڵەی کەسەکە هەیە بۆیە تۆ دیقەت بە زۆربەی زۆری و کەسانی کە قەلاقن و بیرکردنەوەیان هەیە و وەسواسیان هەیە ئەگەر نەخۆشی گرژبوونی کۆڵۆنان هەبێ زۆر
نیشانەکانی زیاتر و زەخترە لەو جۆرە کەسانە دەبڕۆ بێ کەسەکە خۆی ئەو نەخۆشیە بەنجاو خواردنانە پێی تێگەچێت ئەشێ گرژی کۆلۆنیا پێچی سک لەگەڵ یابێ و لە خەو خەبەری بکاتەوە ئەو کەسە پرسیارێکی زۆر بەجێ ئەمە دوو نیشانەمان هەیە کە بە نیشانەی مەترسیدار ناوزەند ئەکرێن لەوانە سکچوون لە کاتی خەوە و ئازارێکی زۆر بە قۆت لە کاتی خەو نەخۆشە سێنێ لە خەو ئەمانە زەنگی مەترسیدارن نابێت نەخۆش لەم کاتەیە خۆی پشتگوێ بخات ڕاستەوخۆ سەدانی پزیشکی پسپۆڕ بکە باشترە هەچ ئازارێک کە لە خەو خەبەری بەڵێ بەتەکیت زۆر باشە چ خواردنێک باشە بۆ گرژی کۆڵۆن ئەو خواردانی کە باشن بەڕام بێکێشن پرۆتینات بە شێوەیەکی گشتی کێشی نییە بۆ نمونە گۆشتی مریشک گۆشتی سوور ماسی ئەمانە بێکێشن چارەسات و ئەمانە بە ئام کێشانە سەوزەوات بە ئام کێشەی نییە شیرەمانیەکان ئەوانەی کە لاکتۆز فرین ئێستا زۆر خۆشبەختانە لە زۆربەی مارکێت و بازاڕەکان ئەمە شیری بێلاکتۆز شیری بێلاکتۆزمانێت ئەتوانێت بەکاری بێنە تا ماوەیە ئەمە تەنها شیریا ماست و ماستیش بە هەمان شێوە ماستیش پێم وابێ لە بازاڕە من بینی ومانی ماستەیە لاکتۆزیتیانە لاکتۆز فرین ئەتوانێت بەکاری بێنە لە میوەهاتەکانی شاو بیرم چوو وا باشترە لە ڕۆژێکە لە 3-4 قاش میوە زیاتر نەخۆشکە کۆی میوەکان مادەی بەرزی فودماپان کە ئەو کاربۆهیدراتەیە کێشەی بەتەرسی دروستەکە بەڵام هەندێک جۆری میوەیە کەمتر بۆ نمونە ینی تۆ ئەمە پێشتریش باسمان کردو لە زەڵاتە کە دروستەکە خەیارە تەماتەیە بۆ نمونە بیبەرە چوزانم ینی زەیتونە هەموو ئەمانە کێشان نیە و ڕێژەیەکی کەم لەو مادەی فودماپایانتیان کێشە دروست ناکە باشە دوو پرسیاری گرنگ هاتووە یەکەمیان شتیتون گژی کۆڵۆن زیادەکایان نا شتیتون بە ئام هەم بۆ سوورێنسک و هەم بۆ گەدە و هەم بۆ ڕیخۆڵەش باش نییە بڕاستی تۆ دقت بەوانەیە کە خۆن جاری وە تۆ بە جوانی نەخۆشەکە تێگانەوە دەرمانی باشە داوەتە ڕەنمای باشە داوەتە کە چی نەخۆشێتەوە لە دیکتە وەڵای باش نەبوو کە هی بە وردی پرسیاری لەکەی سێرەکەی ئەم خۆی ناپارێز هەموو ڕۆژێت خواردنەکانی سوور کراوە بە ئیسراحەتی ناکرێت بەڕاستی وا باشترە لی دوورکەوێتەوە لەگەڵ بەهارات و ئەوانە چۆن بن دوور بن یا بەهاراتیش بەڕاستی هەندێک کەسی زۆر پێی تێک ئەچێ بەڕاستی لەبەرەوە ئەگەر پێی تێک ئەچی پێشتر زانی وتە تۆ بە تۆ ناخی ئەم خواردنەوە باشتر لی دوورکەویتەوە بێ نابێ پراخیش بخۆنەوە یا پراخ ئەتوانی بیخۆی چونکە یا پراخ ینی سەڵق خۆی ئەگەر بۆ نمونە پێکاتی یا پراخ سیرکەنەوە خواردنانی کە کێشە دروست ناکە لە پراخە بۆ کۆڵۆن یەکەم بۆ نمە سەڵق خۆی کێشەیتیانە باینجان باشترە لی دوورکەوت بەڵام کولەکە ئەتوانی بەکاربێنی تەماتەکە ئەتوانی بخۆی بیبارە شیرینەکە ئەتوانی بخۆی ئەگەر دەرمانی تیانە بە برنجەکە باشترە دەرمانی تیانەکەی تێنەکەی تەبای ناپراغی گۆشت داتوانین گۆشتەکەشی لێ هەنی بە هەمی کێشەی جۆرەکانی گۆشت هەمووی سەلامەتە بۆ کۆڵۆن هیچ کێشەیەکی نە یەکشتم دیچ و باسیگەم وا باشتریشە تەبان سترس کۆنتڕۆڵ ینی نەخۆشە بە سترسی خۆی کۆنتڕۆڵ بکە بە تێبگا بە چی تێگەچێ بە چی تێک نەچێشکە ڕاستەخۆ تەسیر لەسەر ڕی خۆڵە و کۆڵۆن هەیە 4 ساعت پێش نووسن لە خواردن دوورکەوەرەوە تۆ ناکرێن نەخۆشی کۆڵۆنە هەبێ و حتا خەوی دەمە بجۆڵە ئەمە غەڵەتە بەڕاست هیچ نەبێت 3 بۆ 4 ساعت پێشەوە لە بینی ژەمەکانە خواردنی قورس مەخۆ خواردنی چەور مەخۆ وەرزش بکە میزاجی خۆت سافکە باشە دانەوێڵەکان پرسیاری لەسەر کراوە ئەڵێ بۆ گرژی کۆڵۆن لە ڕاستیا دانەوێڵەکانیش مادەی فودماپی کاربۆهیدراتیان زۆر تیا بەرزە بەڕاستی باس کراوە کە زۆر باش نییە بەداخەوەی تر شتێکە و باس کراوە بەڵام شۆفان ئەتوانێت بەکاربێنێ شۆفان بەدیلە هەوای سارد بەرکەوتن بە سەرما بەڕاستی هیچ پەیوەندیەکی نییە ڕەنگ زۆر جار نەخۆش نیشانەی هەیە خۆی لێکدانەوەی بۆکە کە پەیوەندێک دروستەکە لە بینی نیشانەکانی و ئەڵێ خۆمشتۆ چوومەتە دەرەوە تووشیەوە بەڵام وەکو پەیوەندی نەخێت پەیوەندی نێ لەگەڵ واتە هیچ گرژی کۆڵۆن زیاد ناکات زیادی ناکات نەخێرنەوەڵە چی زۆر گرنگە بەلاتەوە لەسەر گرژی کۆڵۆن بە خەڵکی بڵیت کە زۆر وازەح نەبێت لایەن زۆر ڕوون نەبێت گرفتیان ئەوەی کە گرنگە ئەتوان لە کۆمەڵە خەڵک کوتیکەم یەکەم با نەخۆش خۆی دەستنیشانی نەخۆشەکە نەکە هەر ئازارێکیە بۆ غازاتی هەر پێچێک خۆی بەخۆی ناڵێ وەڵامە گرژبوونی کۆڵۆنە بەبوونی نیشانە مەترسیدارەکانی وەکو دابەزینی کێش بەبێهۆ بینینی خوێن لە پیساییە کەم خوێنی ڕشانەوەی زۆر ئازارێک لە خەو دەڵەسێنە لە ئایلەکە داخوا نەخواست شێرپەنجەی کۆڵۆن هەیە تەمەنە لەسەر و 45 ساڵەوەی ئینفلامەتەری مارکەرەکان فاسی CRPSR بەرزە خوشکەکەت نەخۆشی گەنمی هەیە لەم کاتانە مەڵێ من نەخۆشی گرژبوونی کۆڵۆنم ڕاستە خۆسە دانی پزیشی بکە بە کۆمەڵک پشکنینە بۆ بکات دواتر ئەو کاتە ڕێنمایی و دەرمانەدات ئەگەر پێویستی کرد باشە کۆتا پرسیار چکە کاتوان نەماوە باسی دڵەکزەیەەکە باڵە چی بکەین بۆ دڵەکزێ
ئەو کەسانی کە دڵەکەزیان هەیە کۆمەڵە ڕێنمایی تایبەتمان هەیە بۆیان یەکەم لاوانە با نەهێڵە کێشی زیاد بکات چونکە هەمیشە ئەو کەسانی کە قەڵە و زەختێکی زۆر لە بەشی خوارەوەی سوورێنجکان هەیە و ئەبێت هۆی گەڕانێتە شەڵک بۆ سوورێنجکان ئەمە یەک دوورکەوتنەوە لە جگەرە کێشان و نێرگەلە و بابەتەکانی و دوورکەوتنەوە لە خواردنەوە تون و تیژەکانی کە باسمان کرد دوورکەوتنەوە لە مادە کحولیەکان و دوورکەوتنەوە لە زۆرخۆری ژەمی قورس دوورکەوتنەوە لە خواردن پێش نووسن با پشتەکەت بەرز بێت با قایشت تون نەبێت قایشە شەڕواڵە هەر شتێکە بەکاری ئەهێنی و پابندبوون بەکارهێنانی دەرمانەکان بۆ جۆری کە بۆ دانراو ناکرێت تۆ بوون ڕۆژانە کێشێتە شەڵۆکە دەهەیە بە بەردەوامی کاتی پێویست دەرمانەکە خۆی تەمەنەمەی شەکە لە غەڵەتەکان بەڕاستی وا باشترە بە بەردەوامی ڕۆژی جارێک بۆ دوو جاربی خۆی بۆ 8 بۆ 12 هەفتە دواتر ئەو کاتە لەژێر چاودێری پزیشکە پێتەڵێ وازی لێ بەینا بەردەوام بەیان شترە پێویستە و ئەویش ئەگەر هاتو کێشی قودانی بۆ دروست کرد ئایا بە خواردن بێ بۆ ئاو بێت یاخود ئازاری بۆ دروست بکە پێڵەن دەسفەیجیا ئەو کاتە بێ سەدانی پزیشکی پسپار بکات. سپاس بۆ بەڕێز دکتۆر سەرکەوت دومێ دەکەین هەموو لایەک ساخ و سەلامەت بن ئەوانەی کە پرسیارەکانیان وەڵام دراوەتەوە ئەوانش کەرەمان تۆنی ئینشاڵڵا لە کاتی دواترە حەقیان بۆ بکەینەوە وێدمان سەلامەتی بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ